دابەشکردنی نەوتی ماڵانە لە قەزای سیدەکان. حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕ و دابینکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیان ماوەی چەند ڕۆژێکە لە ناوچە شاخاویەکان دەستی بە دابەشکردنی نەوت کردووە و هەر خێزانە و 200 لیتر نەوتیان پێدەدرێت. ئەمە نەوشی بریکارێکی خۆراک لە سیدەکە 270 عایدەم دەکنا ضرور بوو کە ئەو نەفتیان دەستان خۆش بەس پێویستە بەرمیلێکی دیکەش بنێن نوران بەرمیلێکی دوێ بکە عالەم پێویستی پێیە تە سەرما لێرە ناوچە شاخاوی سیدەکە دەبن ئەدوودیە لێرە لە مانجی 11 دەبی سۆبەی پێ بکەنێتە مانجی ساریش تێت تۆ خەراسی. ئێمە وەکو دانیشتوانی برادۆست زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە هەستاوە بە دابەشکردنی نەفت وەکو پاڵپشتی. بەس هەمان کە داوا لە حکوومەتی خۆ دەکەین کە نەفتێکی بەرمیلی دووەم بە سعرێکی مناسب بەسەر ئەو خەڵکەدا تەوزیع بکەین چونکە خەڵک فەقیرە خەڵک ئەو پارەی نییە کە ئەو بەرمیل نەفتە پێ بکڕیتن. سوپاسی براگەلۆژ دەکەن بەڕاستی لە هەموو کات و وەختێکدا بەهانای ئەو ملەتەی هاتووە. ئەو نەفتە دەبێتە ڕێگریک بڕینەدارن وەس ژینگە پارێزیە بۆ کوردستانێ چونکە ئەگەر بێت و نەفتەی دابین نەکەن خەڵک مەجبورە دارێت تار دەبڕێتن دارێشەکە دەبڕێت. بەرپرسی پۆلیسی ژینگەی سیدەکانیش لەبارەی بڕینی داریتەڕ و شێواننی دارستانەکانی دەڤەری برادۆست هۆشداری دەدات. ڕێنمایی تایبەتمان هەیە لە مانجینۆ مەفرەزەکانمان بەردەوامە بن گەڕان و سوڕان لە ناودار و دارستانەکان لە چیا و بۆ ڕێگریگرتن لە دار بڕین و تەنسیقەکی باشمان هەیە لەگەر هێزە ئەمنیەکان و پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و قامقامەتی سیدەکانشمان هاوکارە و هەندێک ڕێگا هەیە ئەگرین لۆ ئەوەی کۆنتڕۆلکردنی دارستانەکان خەڵک دارەکەی نەبڕی. ناڕەزایی هاوڵاتیان دەگەینیمە حکوومەت و بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سۆران لەبارەی بڕەپارەی نەوتەکە ڕوونکردنەوە بۆ زاری کرمانجی دەدات. لە چاو ئەو وەزعی کە هەیە 4,000 دینار لەوانێ نرخێکی زۆر بێتن بەڵام باوەڕ بکەن ئەگەر ئەو ناوتەی پاڵپشکرا بگومان ئەو ناوتە پاڵپشکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ئەو ناوتە نێت بەسەر هاوڵاتیاندا بەش نەکرێ زۆر گران دەبێت. ئێمە دەبینین تەنها لەو لە 15 ڕۆژەی ڕابردوو نزیکەی نەوت لە بازارەکان 20,000 دینار گران بووە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە گران بوون پێویستە حکوومەت نەوت بینیتە ناو بازار حکوومەت بەو ساڵێک کە هینایەتی هەڕەوەندەی لە توانادا بووە کە پاڵپشکراوە بێت و لە ئایندە ئەگەر هەر نەوتێکی تر بێتن بۆ نمونە ساڵەکان ڕابردوو کە لە بەغدا ئەوانە هاتۆ بە سعرێکی کەمتر بێت ئەمیش دابەش دەکرێت چونکە جیاوازە لەگەڵ ئەو نەوتە. لە سنووری هەر 6 قەزای ئیدارەی سەربەخۆی سۆران 88,000 خێزان نەوتیان پێدەدرێت و لە دوای ناوچە شاخاویەکان ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی نەوت لە سەنتەری شارەکان دەکرێت. مۆرشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.